بەیانیتان باش بینەران و بیسەرانی بەیانی 24 لە هەر کوێیەکەن لە کوردستان 24 وەسڵای من و هاژەتان لێبێت ئەم بەیانیش لەگەڵتانین بە کۆمەڵێ بابەتی ناوازە و تایبەت بەیانی تۆش باش بەیانی تۆ باشتر بەیانی ئێوەش باش بینەران و بیسەرانی کوردستان 24 وەکو تۆمانی ژووتی لە هەر شوێنەکەن بەیانێکی باشتان هەبێ و ڕۆژێکی باش لەگەڵ ئێمە دەست پێ بکەن ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێننەوە بۆ هیوایان کێمەش میوانێکی شیرین و بۆ پڕزانیاری بین بۆ ماڵەکانتان بۆ ئێوە سەرەتا بۆ دەست پێەکەین هەر کە ئەڵین بەیانیان خوانی بەیانیان هەڵبەت دێتە بەرچاومان یاخود لەگەڵ سیرکردنی بەرنامەکە ئێوەش بەدەم نانخواردنێکی بەیانی و بینەرمان بنەوە چونکە حەزکردن بە نان خواردنی بەیانیان ئەوە بۆ خۆی نیعمەتێکە کە خوا داتێ بێگومان جا بەرچاییکردن لە بەیانیان لە کاتی خۆیان چونکە بەرچایی لە کاتی 8 و 9 بەیانی خۆشە ئیتر کە بوو بە 11 و بوو بە 10 نیوانم نەڵم چێشتە ناوەی تر ئەوە نانی بەیانی پێ ناوترێت کێ ئەتوانێت ئەو کارە بکات زۆر جار ئەو کەسانی کە بە ساڵاتون و بەتەمەنن زوو هەڵەستن لەخە و هەندێکشمان حەز دەکەین لە ماڵەوە نانی بەیانی بخۆین بەڵام بەتەمەنەکان ئێستا وایان لاتۆ بەشتێکیان چونکە زووتر هەڵەستن لەخە و بەرچایەکی خۆشەکەن بەشێکیان لە دەرەوە و زۆر بەشمان حەزەکەین لە دەرەوە نانی بەیانی بخۆین نانی بەیانی بۆتە کللتورێک لە دەرەوە خوڕێ لە نانی بەیانی لە دەرەوە بخۆینەوە هەندێکیش خەوی بەیانیان بە هیچ شتێک ناگۆڕێتەوە داخی گرانم بۆ کەسانەی کە تەمبەڵیەکەن و بەیانیەکەی لە بریەوەی کە گوڕوتین بات بەخۆی و نانێکی بەیانی باش بخوات کە چیە خەوێت ئەنشەڵێ حەزم لە نانی بەیانی نییە سەیرە چۆنەکرێت حەزت لە نانی بەیانی نەبێت بەو هەموو نیعمەت و نان و چێژ و شتە خۆشەوە جا هاوکارمان نیان بارزان لە چەند کەس لەگەڵ چەند کەسا یاخود چەند کەسێکی دوانوە یەکێک لەو کەسانە زۆر بە زمانێکی شیرین و بە شەرم و باس لەوە کاتەڵە خێزانەکەی نانی بەیانی بۆ ئامادە ناکەن بۆیە ناچارە ئەچێت لە دەرەوە نانی بەیانی ئەخوات و چای ئەخوا لە دەرەوە ئیتر کەشێکی تایبەت بە خۆی دروستەکە حەقیەوە کاتەوە کە بەیانیان بۆی هەڵناسن بۆ نانی بەیانی بابەیەکەوە ڕابۆچوونی بەشێک لە هاوڵاتیان وەرگرین و ببینین بزانین ئەوان ڕایان چیە لەسەر نانی بەیانیان ئەوەی کە لە تێدە چای خانداشەوە لە ماڵەوە نانی بۆ ناکەن ئەوە تاکید بەبا ناتوانێت ئارە وەڵام بەیانی زوو خێزانەکە مەڵ ساوە نانی بۆ کردومە شتێکی بۆ کردوم نانم خواردەوە بەس هەیە ناوێت بە خێزانەکەی هەڵی سێنێ نانی بۆ بکە لەبەرەوە ناچارە دێ لێرە ناڵ ئەو ئەمان ئەبە خۆیان معدل نەوەڵا بەدزیە و خۆی کە بەمە تەعمەکەیان نانەکە خۆ بدێت چایەکەی ژێرەخوا ئەوە ئاوانەیە قەزەی برادەریتیان نییە چێکەگە ژنەکەی حەز ناکە هەڵسێ زوو بە خۆڕ لە درۆنانە ژنەکەی هەڵ نەسێنێ وەڵایی ئەوە پێڵەم سوڵتەی نیە پێنجونی و شەش ئەچم نانێنم چالێنێم ئەوەی هەبێ بۆ بەرچایدایەنێم حاجی ژن بە هەوەسی خۆی هەڵەسێ هێشتا بۆڵە بۆڵەکاڵێ ئەمە چیە ئەوە چیە ئارێ بەخۆ بوو ناسنە دەرەوە پێکۆ لە چاخانێگە شێک ناخوارد بەخوا جیلی ئێمە نین ینی ئەوە لە من گەورەترە تۆزێ لەبەرەوەی وەختی خۆی خزمەتی کردوم ئێستا من ڕێزی لێگرم خۆشتە شتێکی وڵاوە ئەترسێ ئەوە ئەترسێ ئەوە شتێکی زۆر باشە قەیچێکە بام جارە پیا و نانی بەیانی حازرەوە نیە وایە خۆمیشی بەعزی جاری هەڵەسم بێ پیا و ڕاست بڕوە بەس وەکو تەمەشاکەم جاری وایە خۆم چایەکەم جاری وایە نانەکە حازرەکەم وەڵای نەک هەموو کاتێ بەیانان زوو هەڵەسم ئەوان هەتا سەعات 9 هەڵناسن تێگەشتی ئەچم نانێنم شالێنێم ئیتر ئەوەی حەزم لێوێ خۆم ماڵەوە دوای نیو هەڵەسن ئارە وەڵا بە سەراحەت من خۆم نانەخۆم چاوەڕێوان ناکەم ئێمە لە خزمەتیان خۆت حەز لەوەیە حەزێکی خۆت نانیان بۆ حازر بکەی نەوەڵا قەزێ حەز نییە یعنی ئەبێ وابێ ئەبێ حازری کەم ئەوە نیە یعنی ئەبێ خۆم حازر نان بۆ خۆم حازر کەم ئەی تۆ نەبی سوڵێ ئەوە دایە بەڵای خوایە ئەوە خوشکە چاوکونە مشکە ئەوە ژینە ڕۆحی منە خێزانەکەم مابوو هەڵدەرم ناڵیستێنم ئێستا کچەکەم منە بێ چاو بۆ بلێنیم سەعادە هەڵەسێ لە خەو تەمەنی چەندە؟ تەمەنی تەقریبەن 5 سال 6 ساڵە تۆ خواردنی بەیانی بۆ ئەوەکەی؟ ئەرە وەڵا ئەگەر بۆ خۆم هەستم بۆ خۆم هەتا نوێژەکەم بۆ خۆم چاکە لێنێم و ئەویش ئەڵم هەستا ئەگە هەستا هەڵدەستا بەزی هەڵم دێم وێرە بەڵێ ئەو بابەتەمان بینی
ئێستا بابەتێکی دیکە زۆر جیاوازتر لەو کاریکە هاوکارمان نیان ئامادەی کرده بوو بابەتێکی دیکەتان پێشکەشەکەین ئەوە باسێکین کە سەبارەت بە چوارچێوەی ئەو کتێبانەی کە ئەم ساڵ دەگاتە دەستی قوتابیان تا ناوەندەکانی خوێندن لە ناوەندەکانی خوێندن بخوێنرێت. کتێبێکی نوێ چاپ کراوە کە لەسەر جێنۆسایدی گەلی کوردستانە و هەموو ئەو کارەساتانەی کە ڕوبەڕووی گەلی کوردستان بۆتەوە ئەوەی کە گرنگە لەم کتێبە جێنۆسایدی کوردانی فەیلی و کریستیان و تورکمان نشینە کە تێدا جێکراوەتەوە. هەڵبەت ئامانج لەم بابەتە یاخود جێکردنەوەی ئەم کتێبە لە ناو منهەجاوەیە کە نەوەکانی داهاتوو دوور بن لە توند و تیژی نەتەوەیی ئاینی شارزای مێژووی مەرگەساتەکانی ئەم نەتەوەیش بن چونکە کاتێک ئەبیستن بۆ ئەم کوردە یاخود ئەم نەتەوەیە جینۆسایت کراوە لە بەرەوەی جیاوازی کراوە بەڵام بە شێوازێک کتێبەکە جێکراوەتەوە لە ناو پرۆسەی خوێندنە کە بتوانن ئەو جیاوازیە نەبینن. لەمە بە دوا کتێبێکی نوێ لە قوتابخانەکان دەخوێنرێت. ئەم کتێبە لە دوای 2 ساڵ و ماندووبوونێکی زۆری لیژنەی ئامادەکار دوجار بۆ ساڵی خوێندنی 2023-2024 دەگاتە ناوەندەکانی خوێندن. ئەندامی لیژنەی ئامادەکاری کتێبەکەی ئەو دەڵێت کاری زۆری ویست تا توانرا پێداچوونەوە بە کتێبەکە و دیزاین و شێوازەکانی دابکرێت. لە ڕووی دەرونیەوە ڕەچاوی ئەوەمان کرد کە ئەم کارەساتانە کارەساتی جەرگ بڕون کاریگەری نەگەتیڤی لەسەر باری دەرونی ئەو قوتابیانە دەبێت کە دەخوێنن بۆیە ڕەچاو کرایە بابەتەکە وەکو خۆی باس کرایە بەڵام وا بە قوڵی باز نەکرا کە شتێک بێتن کە کاردانەوەی لە زیاتی ئەوەی بەبیرهینانەوە و لە یان نەچوونەوەی ببێتەوە کارێک بۆ ڕوخاندنی باری دەرونی قوتابیان. لەم کتێبەدا زۆر جەخت لەسەرەوە کراوەتەوە کە هەستی نەتەوایەتی و بە زیندوو هێشتنەوەی ئەم مەرگەساتانە خاڵی سەرەکی بێت بۆ قوتابیان و دوور بێت لە چاندنی ڕق و توندوتیژی. چکەونەوانە لەو واقع نەژیاوم بزانن ئەمڕۆ ئەو واقع حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان دەرەنجامی خوێنی شەهیدان و قوربانیدانینەوەکانی پێشتر بوو تا گەیشتوتنە ئەو ڕۆژە و زیاتر باخی پێ بدێت لە ناوەندەکانی خوێندن بۆ قۆناغی ئامادەیشە قوتابی لەو قۆناغە گەیشتۆتە قۆناغێکی تەمەن کە زیاتر درک بۆ زانیاریانە بکات. ئەوەی گرفتی لە بەردام لیژنەکە دروست کردەبوو نەبوونی ئەرشیفێکی وردی ئەو جینۆسایدانە بوو کە بەسەر گەلی کورددا هاتووە. دیزاینەری کتێبەکەش دەڵێت هەموو ئەو وێنە و دیزاینانە زیاتر لە 6 مانگی بیستووە تا ئامادە بکرێت. هەوڵمان داوە لە سەرەتای بەشەکە ئەو کەسی تەماشای کتێبەکەی دەکە یەکسەر بزانی ئەوە باسی دەکا کتێبەکە ئەگەر چی مەسن قوتابیش نەبێ هەر کەسێک بیت تەماشای کتێبەکە دەزانی چییە. گەڕین بەڕاستی پرسیارمان کرد لەگەڵ وەزارەت شەهیدان بە سوپاسەوە کە سەردانمان کردن پرسیمان چەند مۆنومنتمان هەیە لە کوردستان هەر یەکە و تایبەتە بەچ گەڕین خۆمە لە ئەنتەرنێتی وەمان کرد کە لە کتێبەکەی هەر بەشە کە دەست پێ دەکاتن پەیکەرێک یان مۆنومنتێکی دابنین تایبەتی بۆ کارەساتە. کتێبەکە بۆ پۆلی دەیەمی ئامادەیی تا 12 دەخوێنرێت و بۆ پیشەی و پەیمانگەکانیش بەردەست دەبێت. هەموو قوتابخانە حکومی و تایبەتەکان دەبێت بیکەن بەوانەیەکی سەرەکی. جینۆسایدی گەلی کوردستان بە ناوەڕۆک و دیزاینێکی نوێەوە ئەم ساڵ دیسانەوە دەچێتەوە بەر دەستی قوتابیان و لە پۆلە جیاوازەکاندا دەخوێنرێت. ئەم کتێبە هەوڵێکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆەوەی ئەو نەهامەتی و جینۆسایدانەی بەسەر گەلی کورددا هاتووە لە بیر نەکرێن و نەوەی ئێستا بۆنەوەی داهاتووش هەمویان لەبەر چاو بێت. ڕەناس سەعالی کوردستان 24 هەولێر. بەڵە بێگومان بە درێژایی مێژوو گەلی کورد لە هەر سەردەمێکا و بە جۆرێک ستەمی بەرامبەر کراوە جا لە سەردەمی پێشوو بابڵێنی ڕژێمی سەدام حوسێنی لە ناوچوو چەندین جار ڕوبەڕووی ئەو نەهامەتیە بۆتەوە نەک هەر گەلی کورد گەلانی کوردستان چووکە لەم دوایە ئاگادار بن کە هەر کوردستان 24 بۆ خۆی ئەسپۆنسەری میدیایی گەورەترین کۆنفرانسی زانستی جێنۆسایدی گەلی کوردستان بە تایبەتی کوردانی فەیلی کرد و هەر لەوێش بابەتەکە گەڵاڵە زۆر زیاتر کرا هەرچەند لە پرۆگرامەکانی خوێندن لە قۆناغەکانی خوێندن بە جیاجار لە چەند بەشێکە
سەبارەت بە جینۆسایدکردنی گەلی کورد لە ئەنفال و لە کیمیابارانەوە لەناو منهەجەکان بابەتێکەیە بەڵام وەکو ئەمەی کە ئێستا بینی کتێوێکی تایبەت بێن نەبووە ڕجارە گەڵاڵە کڕا سەبارەت بەوە کە قسە بکرێت و چۆن بچێتە ناو پرۆگرامی خوێندنەوە هەر لەبەر گرنگی بابەتەکەوە ڕوونکردنەوەی زیاتر بۆی کە قوتابیان هەم ئێوەی بینەر و بیسەریش ئاشنابن بە منهەجەکە ئێمە میوانداری بەڕێز حەسەن سەرتیبمان کردووە کە بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەمەنی وەزارەتی پەروەردەیە ئەو لێرە میوانی ئێمەیە دکتۆر ساڵ لە بە مامۆستا بەخێر هاتی زۆر سپاس پێشکی بەیانی باش لە بەڕێستان و گشت کارمەندان و گشت بینەرانی شاشە جوانەکەی کوردستان 24 باش و خۆش هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم و هەر لەم ڕۆژەشی شایم ڕۆژێکی گرنگە بەڕاستی ڕۆژی کردنەوەی یەکەم مۆمنێتی دوکۆمنتکاری بارزان لە ناوچەی سەرکەشی بەرزان دەکرێتەوە پیرۆزبایی لە گشتگەل و کورسان دەکەم بەڕاستی ئەو مۆمنێتە دیکۆمنتکاریانە بۆ ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنەکان کە تەنها سەرچاوەیەکە کە پرۆگرامی خوێندنی لێدانرێ زۆر گرنگە هیوادارین لە هەموو شوێنەکان ئاوا مۆمنەتی گەورە بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەو دیکۆمنتکاریانە بتوانین بەکاربێنین لەبەرەوەی بەڕاستی تا کتێبێکی دوکومنتکاری دانەی زۆر ماندوو ئەبین ئێمە وەکو وەزارەتی پەروەردە لەبەرەوەی ئەرشیفێکمان نەبووە پێشتر بۆ ئەوەی بتوانین ئەو دیکۆمنتکاریانە هەمووی وەربگرین و سەرچاوەکانی مامۆستا ئەوەی ینی وردبینیە کە بۆ ئێوە ئەرکەکەی قورستر کردووە چۆن توانی وتانە جینۆسایت بکەن بە پرۆسی خوێندن واتە ئەمە بگێڕدرێتەوە بۆ خوێندکار بۆی کە پێی ئاشنابێ لە هەمان کاتیشدا تۆ گۆڕانکاریەکانی ئەرەوە نیە چیرۆکەکە بگێڕیتەوە کردنی بە شێوازی پەروەردەیی چۆنە ئەرکەکەی چۆن قورستر کردن بەڵێ خۆشبەختانە لەگەڵ دروستکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە یەکەم ڕۆژی خوێندنەوەی بەرنامە و کاری کابینەی نوێی حکوومەتەوە لەلایەن برای گەورەمان کاک مەسعود بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێ لە بەرگە سەرەکیەکانی ئەم کابینەوە پێداچوونەوە و گۆڕان و بە پرۆگرامەکانی خوێندن بەپێی بەها و سیستەمی نوێی سەردەمیانە و هەر لەگەڵ دەست بەکاربوونی برای بەڕێزمان دکتۆر ئالان حەمەسعی لە وەکو وەزیری پەروەردە لە 16 حوتی 2019 یەکەم هەنگاوی دەستمان پێکرد ئەوش بە ئەم جێبەجێکردنی ئەم بڕگەی لەبەرەوە یەکێ لە بڕگە ئەساسی و گرنگەکانە ئێمڕۆ کۆمەلگای ئێمە پێویستی پێێتی بەڕاستی یەکێک لەوانەی کە گرنگتر لە ئەوەی کە دەستمان پێکرد ئەوەیە بایەخدان بە زمانی دایک خوێندن بە زمانی دایک و بایەخدانی کە ئێستا یەکێک لە بەرگە ئەساسیەکانی کابینەی نوێی حکوومەتی کوردستان لە هەموو چەمکەکانی وە هەمووی بایەخی پێداوە و یەکێک لە ئەوانەی کە دەستمان پێکرد ئەوە بوو پێشتر نزیکەی لە کابینەکانی پێشتر زۆر بایەخدان بوو بۆ زمانی ئینگلیزی و نزیکەی 200 قوتابخانەیەکیان لە کوردستان کردو بۆ زمانی ئینگلیزی هەر یەکەم ڕۆژی دەست بەکاربوون جەنابی وەزیر ئەو بڕیاری ئیلغا کردووە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ سەر زمانی دایک و بایەخدانی بێ و یەکێکیش لە گرنگەکانی ئەوەیە جینۆسایت کاک حەسەن دەینە سەر ئەم بابەتە دواتر کە چۆن جێکراوەتەوە لە چ قۆناغەکانەوە دەست پێکات وێژەی یەکرێتەوە زانستی یەکرێتەوە لە قۆناغی دەیەمە دەست پێکات ئەمانە هەر هەمووی باسی لێوەکەین بەڵام لایەنە دەرونیەکەش زۆر گرنگە چونکە تۆ ئەم جیلەی کە ئێستا هەیە ڕەنگە بەس لە تەلەڤیزیۆنەکانەوە لە میدیاکانەوە لە گێڕانەوەی کەسانەی کە ماونە باسییان کردووە بەڵام وەکو خوێندن نیان خوێندووە چۆن کارتان کردووە کە کار لەسەر لایەنی دەرونی ئەو خوێندکار و قوتابیانە بە جۆرێک بکات کە هەست و سۆزی نیشتیمانیان لەلا زیاتر کات نەک تووشی چۆنەڵێت خەمۆکیان بکات چکە بابەتەکە بابەتێکی زۆر کارە ساتبارە ڕاست بەپێی پرینسیفەکانی یونیسێف و بۆ من ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیە منداڵەکان ئەوەیە کە منداڵ لە بازنەی یەک و باخچەی ساوایان بە هیچ جۆرێ نابێ باسی تونوتیژی بکەین بە هیچ جۆرێک ئەبێ هەمووی خۆشی و تەعایش و ڕەوشت فێرکردنی ڕەوشت و ئەبێ ئەوانەی فێرکەی منداڵ خۆشەویستی خاک و نیشتمان و خۆپاراستن لەبەرەوەی منداڵ ئەوە قۆناغی دروستکردنی منداڵە لە قۆناغەکانی ترا پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان 4 بازنەیە بازنەی 1 و 2 3 و 4
بازنەی یەک ئەوە 1 و 2 3 بنەڕەتیە بازنەی 2 3 و 4 و 5 و 6 7 و 8 و 9 بازنەی 3 ئەو قۆناغی ئامادەیش خۆتان ئەگادارن لە مۆزوعەکان ئەمەی کە باز کراوە لەم کتێبە ئێمە لە کاتێک کە گەڕاینەوە سەر ئەمەی کە پێویستە کە کتێبێک هەبێ بە ناوی جینۆسایدۆ بەڵام بە شێوازێکی مۆدریانانە بە شێوازێک بێ کە هەموو جیهان ئەو جینۆسایدی گەلی کوردستان بە شێوازی تونوتیژی نەخوێنێ منداڵ هاتین چیمان کرد لەگەڵ تەلیفەکە کۆمەڵێ بە پسپۆڕی بەڕێزی دەروون ناسیشمان لە کاتی تەلیفکردنی ئەم کتێبە بەشدار لەینەکاوم ناوێن لەسەر بەردی کتێبەکە هەیە کە بەشدارن لەو بابەتە لە کاتی دروستکردنی ئەمە هاتین لە سەرەتای دەستپێکردنەوەی بە 7 بەندە خۆی کتێبەکە بەندی یەکەمی جینۆساید بە شێوەیەکی گشتی باسی ئەەکەین هاتوین کۆمەڵی میسالمانی هێناوەتەوە ئەو وڵاتانەی کە مەسەلەن جینۆسایدیان بەسەر کراوە بەڵام میسە زۆر وڵاتێکی سەرکەوتون وەکو ڕواندا وەکو کۆمەڵەیە ئەگەر لێرە یەک مەجال بە من بدەیت بۆ نمونە توانیوتانە سوود لە ئەزمموی ئەو وڵاتانە وەربگرن کە جینۆسایدی وڵاتەکەی خوان کردووە بە منهەج و ئەی خوێن بۆ نمونە ئەو جینۆسایدێکە لە هۆڵۆکۆست کراوە هیچ توانیوتانە یارمەتیەک وەربگرن فکرەیەک وەربگرن یا هەمووی هەر سەبارەت بە کوردستانی خۆمان نا ئێمە ئەو جینۆسایدەمان جینۆسایت ئەگەر تۆ باسی جینۆسایت بکەی بەو تونوتیژەی کە هەیە منداڵ تووشی ڕەدلفعلەکەی ئەوە لە قۆناغی ئامادەیە لە هەر زەکاریە کە ببینێ باپیرەی ئەنفال کراوە بەدەستی عەرەبێک یا فارسێک یا تورکێک ئەمە ڕەدلفعل وەرەگرێ خۆتەزانی ئەوە وای لێ ئەکات تەعایش دروست لە کوردستانە حەڵقەی تەعایش تێک ئەچێ ئەوە تقریباً بەرەو خراپەیە بێ نە ئێمە باسمان کردووە و تومانە جینۆسایت بەدەست نیزامە کرێ بەدەست ئەشخاص ناکرێ بەدەست قەومیات ناکرێ بەدەست ئەدیان ناکرێ بەدەست نیزامەکان ئەکرێ ئەو نیزامانە لەسەر سیاست و کۆمەڵە ئەو وڵاتانێکی کە زۆربەی جینۆسایدی لەسەر کراوە ئیسا وڵاتی پێشکەوت و خوازن بۆ نمونە یابان یەکێکە لە وڵاتانەی بەدەستی ئەمریکا جینۆساید کرا بەڵام لەگەڵ ئەمریکا علاقاتی زۆر بەقووەتە بە ئەو جینۆسایدی کە دەهۆی ئەو یابانی کێبنە ڕواندا یەکێکە لەوانەی کە شەڕ و شۆڕ و جینۆساید و زۆربەی شتەکانی بەسەرا کرا بەڵام نهاتن ئەمە بکەنە سەبەبی ئەوەی تەعایش تێک بدەن ئێستا ڕوواندایەکێکە لە وڵاتە زۆر پێشکەوتەکانی دنیای ساوی لە بریتانیا وەگەریکێک زۆر پێشکەوت بینێرن بۆ ڕواندا لەوێ بخوێنێت یعنی ئەمە ئەبێ گەلی ئێمەش لەم شوێنە حساسە لەم دەور و پێچە کە ئێمە دەورگیراوین بە مەسەلەن بەم کۆمەڵە ئەحداسە ناخۆشە جینۆسایدە ئەبێ منداڵ فێرکەین نە تۆ ڕقت لە عەرەبێ نەبێ ڕقت لە فارسێ نەبێ ڕقت لە تورکێک نەبێ نە تۆ ئەمانە بەدەست نیزام و ئەنزیمەکانی باشە مامۆستا حەسەن پێم خۆشە هەم کتێبەکەمان نیشان بێ و پێشمان بڵێ بۆ چەند پۆل دیاری کراوە لە پۆلی چەندەوە دەست ئەمە لە پۆلی دا خوێنرێ لە دەوە خوێنێ تا چەند ئەم کتێبە بەس پۆلی دا خوێنرێ بۆ یەک مەرحەلەیە بۆ یەک قۆناغ بۆ یەک قۆناغ خوێنرێت ئەم کتێبە ئێمە هەر ئەمە نییە مەسەلەن باسی ئەمە بکەین ئێمە کۆمەڵایەتەکانمان لە پۆلی 6 9 12 بەعام باسی جینۆساید دەکەین هەمووی باسمان کردووە بەڵام ئەم کتێبە مخەسەسە بۆ ئەوەی ئەمساڵ بایەخێکی زۆرمان پێدا ئەم کتێبە کتێبێکی زۆر گرنگە لەبەر ئەوەی جینۆسایدمان کردووەتە حەڵقەیەکەوەی منداڵ لەو مەرحەلە هەرزەکاریە کە دەست پێکە بۆ پۆلی دەیە هەموو زانستی وێژەیی پیشەیی پەیمانگەکان ئەبێ بخوێننەوە ئەوە لەسەر بۆ هەمویانە قۆناغێک نییە مەسەلەن نەیخوێنێ ئەو جینۆسایدە ئەم جینۆسایدە تەنانەت مڕعاتی ئەدیانیشمان کردووە دینەکانیشمان کردووە کە مەسەلەن ئەم ئاین جینۆسایدی بەسەر ئەوا کردووە و کردووە بەپێی حروبات و شەڕ بە مروری زەمن خۆتانەزان منتەقەی مەدایمە منتەقەی حروب و شەڕ و وەیلات بووە بەڵام ئێمە مڕعاتی ئەوشمان کردووە باشە تاقیکردنەوەی تیاکەن بەڵێ تاقیکردنەوەی لەسەرە و کتێبێکە لە 7 بەند پێکاتووە بیدایە بە جینۆساید وەکو بابەتێکی سەرەکی و باسمان کردووە چۆن ئەو وڵاتانەی کە جینۆسایدیان بەسەر کراوە بەڵام ئێستا وڵاتی پێشکەوتون لە وڵاتان مامۆستا حەسەن بۆ خودی مامۆستایان خۆشی
ئەبێ کتێبێکە بێ وەکو ئەتڵەسێک بێت دواتر خوێندکاری شەتوانە سوودی لە هیچ ئەتڵەسێک هەیە جوگرافیای ئەو شوێنانەی کە لە کوردستان و لە ناوگەلی کورد جێنۆسایدی تیا ئەنجام دراوە وەکو ئەتڵەسێک بەکار بهێنرێت ماوەسا لەسەری دەرس شەڕکات. خۆشبەختانە ئەوە ئیمساڵ ئەکەوتە بەردەستی قوتابیان خوێندکارانی ئازیز و مامۆستایانی بەڕێز ئەم ئەمە ئەتڵەسی زانستە کۆمەڵایەتیەکانە طبعاً یەکەم جارە کورد بتوانێت ئەتڵەسێکی ئاوا دروستکە ئەم ئەتڵەس طبعاً ئەتڵەسێکێکە لە شتە گرنگەکانە لەبەرەوەی منداڵێک لە پۆلی چواری بنەڕەتی کە کۆمەڵایەتی ئەخوێنێ هەتا پۆلی 12 لەگەڵ خۆیان ئەیبا ئەمە لەسەر بابەتی کتێبەکان دانراوە بەڵام لەم ئەتڵەسەی ئێمە کە دروستمان کردو ئەم ئەتڵەسەی کە ئێمە دروستمان کە دروستمان کردووە ئەم ئەتڵەسە کۆمەڵێشتی ترمان ئێزافەتیا کردو ینی لە ئەتڵەسێک دەرمان کردو ئێستا بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئالێرە هەرچی وڵاتان هەیە بەناو بە پایتەخت بە نەسەما بە کیلۆمەتر هەمومان باس کردووە ئیتر مامۆستایەک بووی نییە بچێ لە بگەڕە لێن ئەوە وەکو دیکۆمنتکاری لە بەردەستایەتی ئەتوانێت بەکاری بێنێ و منداڵی نەخشەیەکە کە لەناو ئەمە نەخشەیەک دێمە سەری کە سەبارەت بە جێنۆساید بێت لەگەلی کوردستان لەکوێوە بۆ نمونە پولەکان هەموو ئەمە یەکێک لە ئەوانەیە کە هەموو وڵاتێک فەخر بۆ پولانەکە بەخۆی دروستکە ئێمە تێمان کردو بە هەموو منداڵێک ئاشنا بێ بەوەی کە ئێمە پولەکانی ئێمە چییە لە دوای ساڵی 92 کە حکومەت ئەوەش گرنگە مامۆستاکان هیچ ڕاهێنانێکیان پێکرێ بۆی کە بتوان ئەموانەیە بڵێنەوە بەڵێ هەموو ڕاهێنانی تەواوی پێکرێ لەسەر کتێبەکە و لە هاوینە دەست پێکەین ئەو ڕاهێنانە مامۆستای تایبەتی خۆی بێت ژووی ئاڵای کوردستان دروستە لێراوە دەست دروست بووە گەشتۆتە ئێرە بۆی هەموو منداڵی بزانێ ئاڵای کوردستان چەند قۆناغی بڕیوە و لە چەند قۆناغاین بووە ئێمە بێ ئاڵان نین ئێمەش مێژومان زۆر لە وڵاتانی سا ئاڵای بەرزە لە ئەومە متحیدەوە ئێمە ئاڵامان نیە زۆر کۆنترین لە ئەوان و ئاڵامان بووە و خاک و وڵاتمان بووە ئەوە کە گرنگکە بۆ ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئێستا بۆ نمونە لە یەکەم ڕۆژ لە کاتی خۆی کە مەسەلەن بارزانی نەمەری گەورە لە شاری شنۆوە تا گەیشتە ڕۆسا کورمانتە خەریدە ئێستا ئەوە نەخشەیە دەخوێنرێ منداڵێک کە تۆ بە تێکست بۆی باس بکەی زۆر قورسە بەڵام کە بۆ مێژوو کە لەسەر نەخشەیە باسیەکەی ئاسانە ئەمە وەسائلی تعلیمیەتە ئەمە هۆیەکانی فێرکردنە ئەم هۆیە فێرکردنە وا ئەکا منداڵەکە بە سووک و ئاسان وەریگرێ بۆ نمونە گەڕانەوەی شێخ ئەحمەدی بەرزانی بە این کتمانە ئاوڵەکانی هەمومان کردوتە نەخشە کە چۆن گەڕاوەتەوە لە کوێوە گەڕاوەتەوە لە هاتوتە تورکیاوە لەوێ گەڕاوەتەوە چۆتە خەلیجی عەرەبی لە بەسڕەوە گەشتۆتە هەولێر. مامۆستا حەسەن ئەمانە بەشێکی زۆر گرنگن کە ئیدی قوتابی هەم بە خاکی خۆی هەم بە نیشتیمانی خۆی هەم بەو زوڵم و ستەمەی کە بەرامبەری کراوە ئاشنا بێت لە کاتێکیشا ئێمە ئەو ڕۆژانەیمان هەیە کە ڕۆژانێکی نیشتیمانین و جگەلەوە ڕاگررتنی یادی ئەنفالە هەڵەبجەیە کە لە قوتابخانەکان بۆ خولەکێک ئەوەستن پێتان وایە تەنها لەم دوو بابەت تاقەتیس بکرێتەوە بەسە منهجێک هەبوونی منهجێک لەگەڵ وەستانیان بۆ خولەکێک لەو ڕۆژە یاد بکرێتەوە ئەمە بەسە بۆ ئەم نەوەی کە ئێستا هەیە بەرامبەر بەو جینۆسایدە گەورانەی کە هەر لەسەر ئەوە نەوەستاوین بەڕاستیلانتان چی دیکە هەیە ئێمە خۆی ئەگەر من وەکو مامۆستایەک و ئێستاکە لە شوێنێکی حساسم وەکو بەڕێبەرایەتی گشتی پرۆگرامی خوێندن بەڕاستی بایەخدانی باسکردنی جینۆسایدێک یا باسکردنی نەهامەتێکی کوردی ئەوە کیفایەت نییە بەڕاستی بەڵام تۆ بایەخدانەکەت لە پێش هەوەی لە کۆمەڵشتی گرنگەیە کۆمەڵە چەپکی گرنگەیە لە ژیانی ئینسانە ئەوش ئەوەیە یەکەم پاراستنی زمانە پاراستنی زمانی تۆ لە هەموو شتەکان گرنگتر ئەجا مامۆستا مادەم باسی زمانی کوردیەکەی بە دەرفەت ێزان باسی ئەوشمان بۆ بکەی لە قۆناغەکانی سەرەتایی بەتایبەت منداڵ کاچێتە پرۆسەی خوێندنەوە قۆناغەکانی سەرەتایی چیتان کردو بۆی کە گرنگی زیاتر بە زمانی کوردی بدرێت بەتایبەت دوو بابەتی کە داتان ناوە باسێکی ئەوشمان بۆ بکەی ئێمە ئەم ساڵ ئەم کتێبە لەدایکە بێ ئەمە کتێبێکی کوردیە کوردی پۆلی یەکی بنەڕەتیە دوو ئەکتەرە بە ناوی ڕاز و ڕەوا ئەم ئەکتەرە
ئێمە لوژنێکی باڵامانەیە هەموو پارێزگەکانێرێن بە کەرکووکی خۆشەویستیشۆ ئەم دوو ناوەمان اختیار کرد جاران دارا و زارا بوو ئێستا ڕاز و ڕەوایە ئەم دوو ئەکتەرە جوانەیە بەدەستی ڕەسامێکی گەورەی کورد مامۆستا ئاریان خان دروست کراوە و بۆ ئەوەی باشتر یعنی با ئینسان حەقی خۆی وەربگرێ ئەم کتێبە جوانە بەدەستی دیزاینەرێکی خۆبەخش دروست کراوە هەر لە حکومەتە 1 دیناریشی نییە بەڕاستی ئەوش کاک ئارینی کوردیە ئەمە یەکێکە لەو کتێبە گرنگانی کە ئێستا کۆمەڵێ پسپۆڕی گەورە کە ئێستاکە لە لای ئێمە کار دەکەن ئەم کتێبەمان ئەبدێت کردووە بە شێوەی ئەلکترۆنی ئێستاکە ئەو کتێبە پێویست ئەگەر منداڵێک ڕۆژە لە ڕۆژان هەمووی بارکۆردە هەمووی بارکۆردە تەماشاکرد یعنی تۆ ئەگەر ئەمە بارکۆردەکانە هەمووی مۆبایلەکەت بخەسەری وانەکەت بۆ دێ مۆبایلەکەت بخەسەری سترانەکە بە گۆرانیوە دێ بۆ منداڵەکە مۆبایلەکەت بخەسەری پیتەکانت بۆ دەخوێنێتەوە یعنی ئەگەر منداڵێک ڕۆژە لە ڕۆژان نەچوو بۆ قوتابخانە نەخۆشیەکە بڵێن ئیتر ئەوە لەو ئەسبابانێکین بێ ئەتوانێ باوکەکە بخاتە سەر مۆبایلەکە جوان مامۆستای ئەمە یەکی بنەڕەتیە جارێ ئێستا ئێمە هەنگا یعنی کتێبی یەکی بنەڕەتیمان کردووە بە ئەلکترۆنی بە ئەپلیکیشنێکی جوان ئایکلۆدێکی تایبەتمان کردە ئەوە ڕاز و ڕەوایە لەگەڵ مامۆستاکانە لەگەڵ کۆمەڵی هاوڕێی کە دروست کراوە هەر یەکێک لەمانە ئەمەی کە هەنگاوەکان دراوە جوانترین وێنەی بۆ کراوە لەلایەن ڕقیترین ڕەسامۆ ینی بڕوا بکە لە وڵاتان لە هەروانەیەک ئەو هەڵبەت مامۆستا هەمووی جی دەستخۆشیە بۆی کە کاتێ بینین پرۆسەی خوێندن لە جیهانا بەرەو پێشە چی ئێمەش هاوتەریب لەگەڵ و پێشکەوتنانە بڕۆین سپاس دەکەین پێویستەکە کە چەندین بەرنامەی دیکەی لەسەر بکرێتە هاوڵاتیان و خوێندکاران پێی ئاشنابن بەڵام دەرفەتی بەرنامەکارەوەندەیە ئێمە سپاسی تۆکەین سپاس بۆ و هەک بە پڕی تۆ کە لە زەنیاریت پێبەخشین زۆر سپاسی ئێوەکەم لە خزمەتتانان بۆ هەموو کارێک بە ئێمە بسپێڕێ و لای ئێوە باس بکرێ بەڕاستی پرۆگرامی خوێندن زۆر گرنگە پێویستی نەک بە بەرنمەیەک بە سەتەها بەرنامە هەیە لە هەموو کەناڵەکان بەڕاستی یەکێکە لەوانەی کە ئەوە بەس بە ئێمە ناکرێ بە تەنیا ڕاستە ڕاگەیاندن یەکێکە لە شوێنە گرنگەکانە کە بۆ ئەوەی خەڵک ئاشنابێ بەوەی ئێمە ئێستا کە چی ئەکەین لە کوردستان زۆر زۆر سپاسش بۆ ئێوە لە خزمەتتانە زۆر زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز بە بەشداری کاریکاتەرستی 55 وڵاتی جیهان چوارەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کورد لە شاری سلێمانی بەڕێوەچوو کە سەرجەم کاریکاتێرەکان پەیوەست بوون بە ئازادی ڕادەربڕین وەتیا 3 کاریکاتێر بوون بە باشترین. چوارەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنیە کە لە شاری سلێمانی دەستی پێکرد. لە دیدارەکە هەر کاریکاتێرێک کە وەرگیرا بێت دەبێت پەیوەست بێت بە ئازادی ڕادەربڕین. ئەم کاریکاتێرستا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشدار بووە. ئەزمموی زیاد لە 50 ساڵی هەیە لە دروستکردنی کاریکاتێردا. بەوردی مانای کارەکەی بۆ ئامادەبوانشی دەکاتەوە. هەدەف کاریکاتۆر ئەبان نییە تەخریب بکە، هەدەفی فقط خاتۆکردنە، ڕێخناگری بۆ گاڵتە نییە. کاریکاتۆر هەیە لە وێنێکی زۆر کوچک ئەتوانێت قسێکی زۆر فرێکی بێ، تۆماری لە قسەی بێ، تۆماری وە فرێستادە وە ڕەوان. لە دیدارەکە 223 کاریکاتێرست لە 55 وڵاتی جیانەوە هەریەکەیان بە چەند کاریکاتێرێک بەشداریان کردووە. تەواویان لە گۆشەی جیاوازەوە تێڕوانینیان بۆ ئازادی ڕادەربڕین خستوەتە ڕوو. هەموو کارانە ڕێگەیەکە بۆ ئاشنابوون و کۆکنەوەی جۆرە بیر و باوەڕە جیاوازەکان لە چوارچەوەی تایتڵێکە کاویژ ئازادی ڕادەربڕینە. دەرە هونەرمەندەکان بە تەکنیکی جیاوازی شیان کردووە. ئێمە لە ڕێگەی ئەمە توانیمانە پردێک لە نێوان با بڵێن گروپەکان و
ئەم ڕێکخراوەکانی کاریکاتەر لە دنیا دروستکەن لەگەڵ کاریکاتەرەکانی باشووری کوردستانە دڵخۆشم کە ئەم ڕێگەیە بۆتە سەبەبی ئەوەی ئەو ناسانەوە ئاشنابوونە دروستکات. دیدارەکە ناوەندی حەوت ڕەنگە پێی هەستاوە. هەڵسەنگێنەرانی کاریکاتێرەکان جگە لە دیاریکردنی براوەکان خەڵاتی ڕێزلێنان دەبەخشن بەدا لە باشترین کاریکاتەرستەکان. ئەم سێ کاریکاتێرە خەڵاتی یەکەم و دووەم و سێمی دیدارەکەیان بردووە. بەوتەی کاریکاتەرستە ناودارەکان کاریکاتێری باش دەبێ لە دەربڕیندا ڕوون و بێ هیچ پێچ و پەنایەک کاریگەری لەسەر کۆمەلگا دروست بکە و بە ئاسانی لێ تێ بکەن. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. بەڵێ دەمانوێت زیاتر سەبارەت بەم دیدارە بزانین. سێ خولی دیکە بەڕێوە چووە ئەمە خولی چوارەمێتی بزانین گرنگترینی ئەو بابەتانی کە لەم دیدارە هەبووە جیاوازەکانی لەگەڵ دیدارەکانی دیکە چۆنە بێت پلانیان بۆ ساڵانی داهاتوو چییە. میوانمان بەختیار جەمال لێ پرساوی ناوەندی حەوت ڕەنگ یاخود هەفت ڕەنگ لە سلێمانی لەگەڵمان میوانە بێت. بەیانیت باش کاک بەختیار هیوای بەیانێکی باشت بۆ ئەخوازم. پێش هەموو شتێک هەر با بەوە دەست پێ بکەین کە جیاوازی ئەم دیدارە لەگەڵ دیدارەکانی دیکە یاخود ئەو بابەتانی کە پێشتر ڕێکتان خستووە لەگەڵ ئەم دیدارە چییە جیاوازەکەی؟ بەیانیتان باش بەیانی بینەرانی خۆشەویستیش باش بێت. دیارە ئێمە وەک ناوەندی حەوڕەنگە ساڵانە ئەم دیدارەمان ساز کردووە. سەرەتا لە کارێکی بڵێن بچکۆلەوە دەستمان پێکرد کە پێشانگایەک بوو بۆ کاریکاتەرستانی شاری سلێمانی. دواتر بیرۆکەکەمان گەورە کرد بۆ باشووری کوردستان، دواتر لەسەر ئاستی کوردستانی گەورە و دواتر لە ئاستی نێودەوڵەتیە. جیاوازەکانەوەی تۆ هەر ساڵی تایتڵەک هەڵەبژێریت بۆ ئەوەی کە ببێتە هۆکاری کارکردنی کاریکاتەرستان. بەدڵخۆشیەوە توانم بڵم توانیمانە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوانە پەیوەندێکی زۆر باش لەگەڵ کاریکاتەرستان لە وڵاتە جیاوازەکان لە وڵاتەکانی خۆرەڵاتی ناوەڕاست و ئەوروپا و ئەمریکا و رووسیا و وڵاتە جیاوازەکان دروست بکەین. واتە ئەم پرۆژەیە بۆتە هۆکارێک کە بتوانێت هەرێمی کوردستان و شاری سلێمانی بناسێنرێت کە کارێکی لەم جۆرە پرۆژەیەکی لەم جۆری تیاکرێت. من دڵخۆشم وەکو بەختیار سعید کە لە برساوی ناوەندی حەوڕەنگەم توانیمانە پردێکی پەیوەندی زۆر باش دروست بکەین. ئێستا بەشێکی زۆری و کاریکاتەرستانی کە لە باشووری کوردستانە کارەکەن ئەتوانم بڵم یەکێک لە هۆکارەکانی ناساندن و پەیوەندیکردنیان بە دەرەوەی کوردستان ئەم دیداری کاریکاتێرە بووە. دیارە جیاوازەکان جگە لە تایتڵەکە هاتنە ناوەی کۆمەڵی وڵاتی کێ بۆ ناو پرۆژەکە. بەڕاستی کۆکردنەوەی 55 وڵات لە پرۆژەیەەکە ئاسان نییە و زەحمەتە. دیارە زیاتر لە ساڵێکە من کار بۆ ئەم پرۆژەیە کەم. باشە بەڕێز بەختیار باسیەوەت کرد کە گرنگە ئەو هەموو کاری کردوتانە ماوەی ساڵێکە ماندوو بوون و ئەرکی زۆرت کێشاوە لەگەڵەوەیە ڕێژەی بەشداربوون چۆن بوو یاخود ئەو کەسانەی کە هاتن بۆ بینینی پێشەنگەکە تا چەند لە ئاستی ئەو ماندووبوونەی ئێوەیە بوو کە توانیتان ئامانجەکە خۆتان بێکەن. دیارە دوێنێ پێشەنگاکە کرایەوانە دیارەوەکو با بڵم پێویست ئامادەبووان نەبوو لەبەرەوەی لە شاری سلێمانیا زیاتر لە چالاکیەکە بوو. کاتێکە زیاتر لە چالاکیەکە بێت ئەو کەسانی کە هەواداری کاری هونەری یاخود هەر پرۆژەیەک کە بێت ئەو میوانەکان دابەش ئەبن. لەبەرەوە ئێمە پێشەنگاکە 4 ڕۆژ بەردەوامە کاتی ئەوە هەیە کە بڵێن زۆربەی ئەو هونەرمەندانە یاخود خوێندکارانی پەیمانگا و زانکۆکان و هەر کەسێک کە هەواداری کاری هونەری کاریکاتێر بێت سەردانمان بکات. بەڵێ کاک بەختیار ئەم دیدارە لە ناو پێشەنگاکە باڵم 55 وڵات بەشداریان تیا کردووە کاریکاترست هەبووەکە لە ڕۆژهەڵاتەوە ماوەی 50 ساڵەکە ئەمە کارێتی و ئەزمونێتی دەمێ بزانم لە ناو ئەم پێشەنگایە کە ڕێکخراوە ئەوانی کە بەشداریان کردووە ئەزمونێکی زۆریان هەیە یاخود نا مەرج نییە ئەزمونێکی زۆریان هەبێت لە بواری کاریکاترست بەڵامی تر کاریکاترست بن بەسە بۆ ئەوەی کە بەشدار بن لە پێشەنگایەکی لەم شێو و لە دیدارە. دیارە ئێمە ڕێکلامان کردەوە لە سەراستی سایتە نێودەوڵەتیەکان گروپەکان و لامان کاتە ڕێکخراوەکان. هەروکوتم ئێمە پەیوەندێکی زۆر باشمان بۆ دروست بووە لە ڕێگەی و پەیوەندیە هەر کەسێک کە بتوانێت ئەنی با بڵێن لە خۆی ڕاببینێ کە بەشداری کات کار ئەنێرێت. بەڵام دوجار ئێمە با بڵێن بەو شێوەیە
ئێمە بڕیاردەر نین ئێمە لیژنەیەکمانە لیژنەکە بڵێن لە سێ کەس پێک هاتووە کە سێ هونەرمەندی بازمموی کاریکاتێرستن لە سەراستی دنیا کە لە وڵاتەکانی پۆڵندا و مصر و ڕۆمانیاوە با بڵێن چەندین ساڵە هەم لیژنەی تەحکیمە بن هەموەکو هونەرمەندێکی کاریکاتێرست بەشداریان کردووە ئەمان قەراردەر بوون لەسەرەوەی کە ئەو هونەرمەندانە کێن کە کارەکانیان بەشداری بکات لە پێشبڕکێکەیە هەمووکو خەڵات بردنەوە لەمان کاتەوەکو بەشداری ئێمە جگەلەوە دە کارمان هەڵبژاردووە کە باشترین لە دوای سێ کارەکە کە بڵێن خەڵاتی مادی بردوێتەوە باشترین دەکارمان هەڵبژاردووە کامانش خەڵاتێکی تایبەتیان پێدرێت دواتر خەڵاتی ڕاستلێنان بە هەمان ئەبەخشرێت واتە لیژنەکە قەراردەرە ئێمە تەنها وەکو ڕێخەرێک سەرپەرشتی ئەەکەین ئەوەی کە دڵخۆشیە بڵێن کاری زۆر جوانی بۆ هاتوتەوانێ کارێک کە ئەتوانی بڵێ شانازی بکەیت کە کارێکی ئەم هونەرمەندە لە پرۆژەکەی ئەمە بەشداری کردووە بەڵام ئەوەی کە جێنی گەرانێ لە ناو ڕاگەاندنی کوردیا لە باشووری کوردستانە کاریکاتر پێگەیەکی نییە لە ناو ڕۆژنامەکانە لە ناو گۆڤارەکانە تەنان لە ناو تیڤیەکانیشە گەگەر بە پێچەوانە سەیری بکەینەوانێت لە وڵاتانی دەرەوەی کوردستان تیڤیەکان ڕۆڵێکی زۆر باشیان هەیە ئەتوانن لە ناو ئەوکو چۆن لە ڕۆژنامەکانە لە لاپەڕی یەکەمە کاریکاتێرێکدانرێ بۆ مەبەستێکی دیاریکرا و لەمان کاتە لە تیڤیەکانە بە هەمان شێوەکرێت لە ناو هەواڵەکانە کاریکاتێرێکە بێ یان دوان هەبێ بەڵام تا ئێستا لە باشوورە بەداخەوە ئەو نەریتە دروست نەبووە باشە بەڕێز بەختیار باسیەوەتان کرد کە ئەم پێشانگای بەگشتی پەیوەستە بە ئازادی ڕادەربڕین کەواتە تا چەند کاریکاتەرەکان توانی بیان ئازادی ڕادەربڕین یاخود نیشانی بینەر بن نیشانیەوە بن کە ئەمە تیا ئازادی تیا پەیڕەوکراوە چۆن بوو دەڕبڕینەکان لەن هونەرمەندە بەشداربەکانەوە بە ئاستێکی زۆر باڵا زۆر باش تعبیریان لە ئازادی ڕادەربڕین کردووە دیارە ئێمە هەرێکێکمان کە لە ناو کۆمەڵگایەک یاخود لە ناو کەشێکی تایبەت تا بژین تعبیرەکانمان بۆ ئەو تایەتەڵا گۆڕانکاری بەسەرایە یاخود بیرکردنەوەمان سەرەکەی نەگەر هونەرمەندە لە باشووری کوردستانە بێت جیاواز بیرەکاتەوە لەوەی کە یەکێک لە سۆدانە یەکێک لە ئێرانە یەکێکە لە سووریایە کە بەشێک لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام کێشەی تیاوزایدن ئەو وڵاتانی کە لە ئەوروپاشایە ئێمە کارمان بۆ هاتووە لە وڵاتە زۆر دیارەکان بۆ نمونە لە ڕووسیا لە ئەمریکا لە فەڕەنسا لە وڵاتە جیاوازەکان و هەرێکە تعبیری لەوە کردووە کە وەکو پێویست نەتوانراوە ئازادی ڕادەربڕینی هەبێت بۆیە کارێکی نردووە کە تعبیر لەوەکە هەندێک لە وڵاتەکان پێت سەیرە کە هونەرمەندێک هەیە لەم وڵاتە زۆر پێشکەوتووە کە کێشەی ئازادی ڕادەربڕینی هەیە کەواتە ئازادی ڕادەربڕین کێشەیەکە لە سەرجەم مرۆڤایەتیە لە ناو هەموو وڵاتە جیاوازەکانە کێشەیە باشە بەڕێز بەختیار بۆ نمونە چ وڵاتێک بوو کە لەو شوێنە بوو ئێمە بوون منە ڕووسایەکێکە لە وڵاتە زۆر گەورەکان کە پێگەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و هونەری و هەتا دوایی هەیە بەڵام سەرکی کۆمەڵی هونەرمەند کاریان لەسەر ئەو نەبوونی ئازادی ڕادەربڕینە کردووە کە لە ڕووسایە هەیە لە تورکیا بە هەمان شێوە لە سووریا بە هەمان شێوە ئەنی زۆرێک لە وڵاتانی کە لەوانەیە ئێمە کاتێکە بیر بکەینەوەنێ ڕووسیا وڵاتێکی زۆر گەورەیە بەڵام سەرەکەی ئازادی ڕادەربڕین تایە دیاری کراوە ئەمە نەبوونەتە سەبەبی ئەوەی کە هەم هونەرمەندەکان بەشداریەک بکەن هەم ناسینێکیان هەبێت بۆ هەرێمی کوردستانیش باشە کاک بەختیار هەروەکو ئاماژەتان پێکرد خۆی کاریکاتەریست کارێک ئەکات کاریکاتێرێک دروستەکات هەر دواتر مەبەستی ئەوەیە خەمێک بە شێوەیەکی دیکە دەربخات بە شێوەیە کە زووتر چۆنەڵێ هەزم کرێت زووتر هەرس بکرێت پێچان وایە کە لە کوردستان چۆن خەڵک مامەڵە لەگەڵ کاریکاتەریست و لەگەڵ کاریکاتر دەکات چەنە قوبوڵی ئەم شێوە لە هونەرە دەکەن چکە بۆ خۆی ئەمە بەشێکی دیکەیە لە هونەر بە دڵخۆشیوانە ژمارەیەکی زۆر خەڵک بە درێژایی ئەو ساڵانەی پێشووکەمە پێشنگای تایبەتمان کردبێتەوە یاخود وەکو دیداری کاریکاتێرەکە بوو بێت بەڵام ئەوەی کە نیگەرانیە ئەم پێشنگایان ئەم دیدارە تەنها لە سنووری سلێمانی ئامێنێتەوە ناتوانێت بێتە هەولێر ناتوانێت بێتە دووهۆک ناتوانێت بچێتە کەرکووک هۆکارەکە ئەوەیە پشتگیری نییە بۆ ئەم پرۆژانە پشتگیری نییە کە گەشە بکات گەورەتر بێت ئێمە بۆ ئەم دیدارە کەتەلۆکێکی زۆر باش و جوانمان کردووە کە هەمووی ڕەنگا و ڕەنگە
بەڵام تر لەوە زیاتر نەمانتوانیەوە کە بۆ نمونە بەشێک لەو میوانانە یاخود ئەو لژنەی تەحکیمەی کە کاری بۆ دیدارەکە کردو ئێمە داوت بکەین بەڵام هەوڵەکە ماوەتەوە لە چوارچەوەی هەوڵێکی تاکە کەسیە ئێمە وەکو نەوەندی حەوڕەنگە ستافمان نییە پشگیریەکیشمان نییە بەڵام تەنها من وەکو خۆم کۆی هەموو پرۆژەکە هەر لەوەی کە ڕکلاممان دەست پێ کردو هەتاکو ئەوەی کە دوێنێ کراوەتەوە بە تاقی تەنیا من خۆم کردومە لەبەرەوە پرۆژێکی وا پێویستی بە پشگیری هەیە هەر ئەم پرۆژەیە ببە لە هەر وڵاتێکا بێت ستافێکی زۆر باش خەریکەتی لەمان کاتە پشگیرێکی مادی زۆر باش هەیە بۆەوەی چونکە هوەر دەرگایەکی زۆر گەورەترە لە سیاست و شتەکانی تر کە ناساندنی میلەتەکانە ئێمە کاتێک کە سەیری شانۆگەریەکەکەین یەکسەر بە ناوی هونەرمەندەکان بە ناوی نووسەرەکەی سەرزانین ئەمە بەریتانیا ئەمە فەڕەنسیا ئەمە رووسیا ئەمە کوێیە بەڵام لە کوردستانە بەداخەوە ئەو هەوڵانە زۆر لە بەرتەسکیەکە لە ناوچەیەکی زۆر دیاریکراوە ئەمێنێتەوانێ بۆ هیواین مامۆستا نمونەتان زۆر بێ و خەمخۆری هوەر ئێوە و چەندین کەسی دیکە هەر بمێنێ سوپاس بۆی کە ئەم بەیانێ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیارەکانت بە هیوای بەردەوامی و سەرکەوتنی کارەکانتان سپاس. سۆڤان ناکرێ بەیانیەکەمان بەبێت تام و چێژ نەبێت هەرچەنە باسی خواردنمان کرد لە سەرەتاشەوە بەس با باسی هۆش بکەین کە بە بەشداری چەند ڕستۆرانت و چێشخانەیەک فستیڤاڵی تام لە سلێمانی لە پارکی هەواری شار دەستی پێکرد کە تیا چەندین جۆر خواردن ئامادە کراوە لەوێ بە سەردانی کارانە فرۆشرا و ئەوانەی کە ئارەزوی خواردنی خۆشەکەن ڕووی لە یەکەن تامی خواردنەکانەکەن جا خواردنی سلێمانی خۆشە وەرەگەر هەمویان لە پێش بڕکەیەکە لە فستیڤاڵە کۆبێتەوە حەز بەکرد بەردەوام بی بەسکە ناخۆم بەردەوامم بۆی بکە بزانین تا چەند ڕۆژ بەردەوامە بێت و توانی من و تۆ بۆی بڕۆینە من و تۆ هەر پلاندانی هیچیش ناکەین چونکە هەر لێرە لە خزمەتی بینەرانی بەڵام ئەمە گەورەیەک بۆ ئەوە ئەگەیەنێت کە ئێمە ڕێزێکی تایبەتمان بۆ بینەرەکانمانەیە حەزەکەین هەموو ڕۆژ لێرە بین ئێوە هەموو بابەتە جوانەکان ببینن جا لە فستیڤاڵەکە زۆرترین خواستە سەر خواردنە کوردەواریەکانە ئەمە زۆر شتێکی باشە کە سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە دەڵێن کە کردنەوەی ئەم جۆرە چالاکیانە زۆر پێویستە بۆی کە ئەو خواردنە کوردەواریانەکە لە کۆنیشە هەبووە دووبارە دروست دەکرێتەوە و تاموچێژێکی زۆر بەلەزەتی هەیە و خەڵکێکیش لەوێ ئەیکڕن و ئەیخۆن ڕاستە بابێک کۆ بینەری بین زۆرینەی خۆشخۆرەکان خۆیان گەیاندووەتە فێستیڤاڵی تام لە سلێمانی یەکێک کەباب دەبرژێنێت و ژمارەیەکیش خواردنی جۆرە و جۆر ئامادە دەکەن ئەوانەشی ئامادەی فێستیڤاڵەکەن خواخوایانە مێزێک چۆڵ بێت تا بە پارویەک تامێکی خواردنەکان بکەن زیاد لە 60 ڕێستۆرانت و چێشخانە و کەبابخانە بەشداریان لە فێستیڤاڵی تام کردووە تاکید سلێمانی هەموو خواردنەکانی تایبەتە بەڕێی من جیاوازترین سەیری خواردنەکانیشمان کە هەمووی ڕازاوەیە خواردنە کوردەواریەکان یاپراخ بە تایبەتی زۆر لە فستیڤاڵانەیە تەڵەبی لەسەرە و بەو شفتە و مەجموعەیە خواردنی جیاوازیشمان کردووە و شویت و پاقلە و منۆک و برنج و ئەو شتانە هەمووان حەز بە تامی خواردنەکان دەکەن جگە لە بەتەمەنەکان نەبێت چونکە ئەترسن پارویەکی چەور بخەنە گەدەیان و زیانیان پێ بگەێنێت وەڵا هەموو خواردنەکانی کوردی هەمووی خۆشە ناخۆشە هەمووی خۆشە هیچی ناخۆش نییە بەس من ئارەوەڵا زەختم هەیە هەموو پارێز دەکەم زۆریش بە حەزەریشەوەی خۆمەچی خۆم بە دڵم نەبێ نایخۆ زۆرترین خواست لە نێو فێستیڤاڵەکە لەسەر خواردنە کوردەوارەکانی جارانی سلێمانیە سەرپەرشتیارانی فێستیڤاڵەکەش دەڵێن ئەم جۆرە فێستیڤاڵانە پێویستن ئەو فستیڤاڵە زۆر بە گرنگی ئەبینین چونکە ئەو شتە چیاکات یەکەم شت یعنی خەڵک ئەتراکتەکە بۆ سلێمانی وەکو گشتیار ئەوە یەکەم شت خەڵک ئەناسێنی خەڵک بە کەلتوری ئێمە خواردنەکانی ئێمە ئەو گەنجانە هەڵی کارێکی تازە ئەدۆزن لەگەڵ ئامادەبوونی خەڵکی خانخێ بە سەدان گەشتیاریش ئامادە بوون کەوا بڕیارە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام بێت ڕاستە زۆرینەمان خۆشخۆرین بەڵام
نەبیر لە سوودی خواردنەکە دەکەینەوە نە تەندروستی خۆمان بەڵام ئەوەی کە گرنگە تەنها و تەنها تام و چێژەکەیەتی بەوتەی پزیشکانیش ئەوانەی کە زۆر دەخۆن لەگەڵ هەڵکشانی تەمەنیان کاریگەری نێرێنەکان زیاتر لەسەر تەندروستیان دەردەکەون. دیارجەمال کوردستان 24 سلێمانی. لە فستیڤاڵی خواردنەوە سەرنجتان دەگوازینەوە سەر پێشەنگایەکی زانستی کە ساز کراوەتیا بەرهەم و داهێنانی قوتابیانی قۆناغی چوارەمی زانستی کۆمپیوتەری تێدا نمایش کراوە کە مەساڵانە ئەکرێت بەڵام بەشێکی ئەو کارانی کە نمایش کرابوون کاری ناوازە و جوان بوون لە ئاستێکی باڵا بوون و دەکرێت دواتر بکرێن بە پرۆژەی گرنگ. ئەمە لە شاری دوهۆک بەڕێوە چوو و بەشێک لە پێشانگەکەش بۆ شەڕی ڕۆبۆتەکان ئامادەکرا بوو کەم ڕۆبۆتانە لەلایەن قوتابیەکانەوە دروست کراون و کاری دەستی خۆشیانە زۆرجار بینینی ئەو کارانە نیشانیەدات کە ئەمنەوەی ئێستا قوتابیانی ئێستا سپاس بەخوا لە چه ئاستێکی زیرەکی و لێ هاتوویدان. پێشانگەها ساڵانەیە تێک ئینکوویە زانستیە ku têda berhem û dahinanên qutabîyan hatîne nîşandan. Projeyê pêşangehê cûra û cûr in. Pitiriya wan jî karê destî û bîrokev dahinanên qutabiyên qonaxa çarê ne. Ku tişiyan daye geşa projê wan bihête dan û bibine projeyên mezin. Pêtir ji pênceh projektên qutabiyatê de hatine beşdarkirin û yê cûra û cûr in sistemên kompîterî xovat girîtin, application mobayla, websayta, virtual reality meyet heyn û li robota. Hejî gotinê şerê robota ewil cara li Kurdistanê tê kirin ke ev robotayê hatine dirskirin ji lê qutabiyên zanesê kompîterî ve. Et nava vê pêşangehê da birgehek ji wî şerê robotan hatibû amadekirin ku robot bixwe jî ji karê destiyê qutabiyan e. Herosayekî ji projeyên dî ku pêşangehê de hatibû nîşandan robotekê pîçkirin û ji navbirina TNT û bombeyên vedaye ku pişiyanên qutabiyên bejdarbûyî hatiye amadekirin û dê xizmeteka mezin pêşkêşî mirovatiyê ket. برام ما جوی روبوتی اول کوپک دیتن جمعی ترکار روبوته آنکو بو کشف که نامیناتی یا جلای دشمنی و هاتینه چندن کو ام بشن بین رقابی روبوتی بین ساقط بکن بونو من دست راست تبرین اوایره و دست چپت تگرتن اوایره. Ev pêşangehe wekû berîkaneka zanistiya salane ji wê qutabîyan tê rêxistin. Ji wê vê carê jî projeyên ku hatibûne amadekirin pêk hatin ji aplîkeşinên mobaylan, programên jimêriyarî û bankî, her wisa babetên girêdayî çandin û tenduristî û geşt û guzar û çend babetekên din ev xwe vegirê dan. Vekirina van cûre pêşangehan ji bilî ku şiyanên zanistiyên qutabiyan nîşan datin heman demê da dahinanê wana jî nîşa kompanî û hikûmetê datin da ku zêdetir bişên evan cûre dahinanên zanistî xizmeta welatiyan da bikar bînin. Mesut Ermelî Kurdistan 24 Duhok. ڕێبوار فەتاح جوتیارێکی دەستڕەنگینی گوندی تەپەتۆڵەکەی سنووری پارێزگای هەڵەبجێ. ڕێبوار جۆرە تووفەڕەنگیەکی نایابی بەرهەم هێناوە کە لە هەر چواروەرزەکە بەرهەمی یەبێت. ئەوەش لێت من ساڵانە چەندین جۆر بەرهەمی کشت و کاڵیم هەیە و پێویستە بەرهەمەکان هەمە چەشن بن. ئێستش بەرهەمی تووفەڕەنگیەکەی خواستێکی زۆری لەسرە و تامێکی زۆر جیاوازیشی هەیە. لە ناو کێڵگەکەمە بەروبوومی تۆفەرەنگی کۆکەینەوە بە ناوی شلکی ئەمریکی وەیە. خەریکی شلکچنینی جەنابەت هاتی شەتڵمان کردو ئەم شلکە پارێکە مانگی نۆ. لە دوای مانگی دوو بەروبووم ئەدات ئەم شلکە پێی دەڵێن چواروەرزی. لە دوای مانگی دوو بۆ مانگی سێ ئیتر وردە گوڵوبەر ئەگرێ هەتاکەی هەتا مانگی یەک. ئەگەر مانگی یەک شەختە و سەرما بێڵێ هەر بەروبوومەدا. ئێرانیشمان هەیە وە کوردیەکەشمان هەیە هەردووکیانمان هەیە بەڵام ئەم ئەمریکیە نایابە و هاوتای نییە لەبەر دوو سێ هۆکار.
هۆکاری یەکەم 3 ڕۆژ ئەم شلکەدانە خەسار نابێ 3 ڕۆژ ئەمە هۆکاری یەکەم هۆکاری دووهەم 4 فەسڵ بەرتەهاتێ هۆکاری سێهەم تاموبۆی لە هەموو شلکەکان خۆشترە لە هەموو شلکەکان تاموبۆی زیاترە اینجا من پارەکە ئەم شلکە وەکو ئەرزم کردی پارەکە مانگی دە ئەم شلکەم ناوە 1 چڵ بووە 1 چڵی ئاوا لەسەر ئەم بارسە بووە زیاتر لە 7,000 بنم بە هەدیاوە بە خەڵک لەم شلکە ئیمساڵ لە گوندی تەپەتۆڵەکە ئەم شلکە ئەمریکیەم هەیە لە مزرەمەنیەکان 4-5 هەڵوژەم هەیە قۆخم هەیە بامێم هەیە کوولەکەم هەیە چووکم ئەبێ تۆ ئەگەر فەلاعبی ئەبێ هەموو شتێک دەبێ بۆ نمونە شلێک ئەگەر ساڵی تەڕ بێت و تەرزەیەکی مانگی سێ لێدا بەروبوومەکەی کزەکە خۆ تۆ نابێتە دانیشی بە دیار فیلکۆ ئەبێ شتێک دەبێ شوێنەکەی بۆ پڕکاتەوە ئەم تووە فەرەنیە لەبەرەوەی داواکاری زۆر لەسرە من دەینێرم بۆ کاک محەمەی خانەقا بەڵام لە خوورماڵ لە هەڵەبجە هەر داواکاری و تەلەفۆن بۆکەن بۆ ئەنشێنێرم بەس زۆرینەی بۆ کاک محەمەی خانەقا نێرم بۆ سلێمانی ئەم خاکە بە پیتەی کوردستان هەر ئاوەدان بێت و هەمیشە ئێمە بتوانین لە پرۆگرامی بەیانی 24ەوە هەموو داهێنانێک ئیتر لە ڕووی تەکنۆلۆژیا و زانیاری بێ هەتا وەکو کشت و کاڵ هەمووی بگەینین بە ئێوەی بینەری خۆشەویستکە بەیانیان لەگەڵمان و چاوەڕێی جوانترین بەرهەمەکانن لە بەیانی 24 ببینن. سپاس کە بینەر و بیسەر بوون.